بەڕێزان هیجرەت کۆچ چییە؟ لەوانەیە منداڵەکانمان بەشێکیان هەر نەزانن هیجرەت یعنی چی، نەزانن باشە هیجرەتێک هەبووە، ڕۆژێک پێغەمبەر صلی الله علیه و سلم هیجرەتی کردووە و نەزانن لە پێناو چدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیجرەتی کردووە. ئەمە پەیامێکە بۆ ئێوە بەڕێزان گەورەکان کە بزانن هیجرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆچی بووە و لە پێناوی چیدا بووە. طبعا لە لیسان العەرەبدا ئیبن مەنظوور هێناویەتی دەفەرمێت کۆچ وازهێنانە لە زەویەکەوە بۆ زەویەکی تر بۆ نیشتیمانێکی تر. ئێمە مانە عامەکەمان مانە گەورەکەمان دەوێت مانە قوڵەکەمان دەوێت کە هیجرەت تەنها گواستنەوەی شوێنێک نییە بۆ شوێنێکی تر. بۆ نمونە کەسێک لە خەلیفانە دەڕوا بۆ سۆران، ئەمە زۆر پێی ناگوترێ کۆچ، بەڵام کۆچ ئەوەی کە لە ناخی مانای کۆچ لە هەڵگیراوەوە گرنگە بەڕێزانەوە بیزانن و منداڵەکانی لەسەر پەروەردە بکەین. بێگومان کۆچ هەمیشە ئارەزومەندانە نییە. کۆچ ئەگەر ئارەزومەندانە بە ناو نەدەنرا کۆچ. بۆ نمونە من ماڵی خۆم دەگوازمەوە بۆ ئێرە بۆ خەلیفان، ئەمە شتێکی ئارەزومەندانەیە ڕەغبەتانەیە، بەڵام کۆچ زۆر جار لە زەبر و لە زەنگەوە دروست دەبێت بەڕێزان. جا ئێمە دوایی ئینشاڵڵا بە پشتیوانی خوا باسی مانا و مەدلولەکانی کۆچ دەکەم کە ئێمە دەبێت لە چی کۆچ بکەین، بۆ شوێ کۆچ بکەین. ئەو هەموو غوربەتەی کە ئێستا لە بەردەمی گەنجە موسڵمانەکانماندا هەیە، لە بەردەمی کچە موسڵمانەکانماندایە، لە بەردەمی کوڕ و کچەکانماندایە، غوربەتێکی زۆر هەیە بەڕێزان، بە تایبەتی لە بواری پەروەردەییدا، بە تایبەتی لە بواری ئەخلاقیدا، بە تایبەتی لە بواری خێزانیدا. ئەو هەموو تەلاقە هەیە لە کۆمەڵگای موسڵمان نشینی ئێمەدا کە نەبوو، خەریکە ئینتیحار دروست دەبێت، ئینتیحار یعنی خۆکوشتن دروست دەبێت. چێم پەروەردەی هێنا بۆ کۆمەڵگای ئێمە، چێ منداڵەکانی ئێمەی فێری ئەو خوانە کرد. بۆیە بەڕێزان تکاتان لێ دەکەم تەرکیزتان چاک لە لای من بێت، نەخافڵێن. هیجرەت بە مانا قوڵەکەی دەبێت هیجرەتی بۆ بکەین، نەک بە ظاهری کە خەڵکێکی زۆر لە سەطحیاتی هیجرەت تێدەگا، لە سەردێڕەکانی هیجرەت تێدەگا، بەڵام ناچێتە ناو قوڵایی هیجرەتەوە. دوو قۆناغی هیجرەتمان هەیە بەڕێزان. قۆناغی هیجرەتی یەکەم لە مەککە بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە هیجرەت دەکات لە ناو مەککەدا کە هێشتا هیجرەتی نەکردووە. خوای گەورە لە قورئاندا دەفەرمێت وەهجرهم هەجرا جەمیلا. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیجرەت بکە، کۆچیان پێ بکە، وازیان لێ بهێنە لەو بێباوەڕ و بتپەرست و مشریکانە بە ئەدەب و ئەخلاقێکی بەرزەوە. تخوا سەرنجتان لەم بابەتە بێ بەڕێزان، ئەدەبیاتێکی زۆر قوڵی تێدایە. وەهجرهم هەجرا جەمیلا، کۆچ بکەن بە کۆچێکی ئەو پەڕی عومقانەی ئەدەبیانە و ئەخلاقیانەوە. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو بێباوەڕی و شیرک و ئیلحادەی کە لە ناو وڵاتەکەتدا هەیە، منداڵەکانت گەنجەکان دەوروبەرت پەروەردە بکە بۆ ئەوەی ئیسلام ببێتە حاکم لە دونیاکەتدا، بۆی ئیسلام ببێتە سەروەر و سەرداری خەڵکەکەت، بۆی هێشتا دەسەڵاتی نییە، هێشتا هیچ کەسێکی لەگەڵدا نییە، هێشتا کەس پشتیوانی نییە. خوای گەورە پێی دەفەرمێ وەهجرهم هەجرا جەمیلا. هیجرەتێکی جوان بکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، جوان وازیان لێ بێنە لەو بتپەرست و خراپەکارانە. اینجا دەفەرمێت وەڕجز فەهجر. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو گوناه و خراپەکاری کە خەڵک لە مەکەدا تێدایەتی دیسان هیجرەت بکە، تۆ نەچی ببێ بە بەشێک لە خراپەکاری. دایکانی بەڕێز، خوشکانی بەڕێز، باوکانی بەڕێز، برا بەڕێزەکانم، سەرنجێکی زۆر گەورەیە لە کۆمەڵگای ئەمڕۆی ئێمەدا پێویستمان بەو هیجرەتە هەیە، پێویستمان بەو کۆچە هەیە، کۆچی مەککە نەک کۆچی مەدینە. کۆچی مەککەمان ئێستا پێویستە بەڕێزان. ئێستا پێویستە ئێمە خۆمان و منداڵەکانمان هیجرەت بکەین سەر لە نوێ بۆ کوێ؟ بۆ هیجرەتی ڕەسوول الله صلی الله علیه و سلم کە کۆمەڵگای لەسەر دروست کرد، کە کۆمەڵگای لەسەر بینا کرد. خوشکان و برانی بەڕێزم، اینجا لەم قۆناغەدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر بە نەرمی کۆچی کرد، نەرم حەلیم. ئەو هەموو ئەزیەت و ئازاری لەسەر پێغەمبەری خوا بوو صلی الله علیه و سلم، ئەو هەموو ناڕەحەتکردنە، ئەو هەموو لێدان و ئەزیەت و ئازارە. فاتیمە ڕۆژێکیان گەڕایەوە بۆ ماڵەوە دەگریا،
بۆ دەگریەی کچەکەم زەینەب دەگریا بۆ دەگرین کچانم بۆ دەگرین وتیانەی پێغەمبەری خوا ئەی باوکەگیان زۆر ئەزیەتت دەدرێت لەلایەن قوڕەیشیەکانەوە لەو کاتەدا بوو کە ورگ و ڕیخۆڵەکانی حوشتر لەلایەن قوڕەیشیەکانەوە هەڵدرا بۆ سەر ملی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خەری بوو لە ژێریدا بخنکێت الله ئەکبەر بەدایک و باوکەوە بە قوربانت مەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم خەری بوو وەفات بکە لەو کاتەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕزگاری بوو لە ڕێگای کچەکانیانەوە یان ڕۆژێکی تر بینیان کچەکانی بینیان وا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پڕ سەری کراوە خۆڵ و گڵی بەسەردا کراوە کاتێک کە گەڕایە بۆ ماڵەوە کچەکانی ئاوا شانەکانیان دەتەکان دەیانزانی کەەوە ئەزیەتی پێغەمبەری خوا دراوە صلی الله عليه وسلم گریان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دڵنەوایی دەکردن دەیفەرموو ئارام بگرن سەبر بگرن ڕێگای پێغەمبەران پێویستی بە سەبرە پێویستی بە ئارامگری هەیە جاوەرن وەسفی ئەم وەسفە قورئانیەک عەظیمە بکەن کە پێغەمبەری خوای پێ وەسف دەکرێت جاتخوا دایکە بەڕێزەکانم خوشکە بەڕێزەکان زۆر جار ڕوو دەکەمە ئێوە چونکە ئێوە ممەثیلێکی گەورەن ئەمڕۆ لە گۆڕانکاریەکاندا اینجا باوکە بەڕێزەکان برا بەڕێزەکانم توخوا بزانن ئێمە ئەو سابیرەین لە بەرامبەر پەروەردە و دروستکردنی ئینساندا بزانن ئێمە ئەو ئارامگرەین کە قوربانی بەخۆ بدەین لە پێناو دروستکردنی منداڵێکدا کە خزمەت بە بەشەریەت بکە خوای گەورە وەسفی دەکا بەچی دەفەرمێ خوای گەورە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەچی وەسف دەکا بە لەین بە مڕونەت بە نەرمونیانی پێغەمبەری خوا وەسف دەکا صلی الله عليه وسلم يعني پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو پەڕی نەرمونیانی دابووە لەو پەڕی مڕونەتی دابووە ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولي اي پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگەر دڵت بغض و ڕق و حەسەدی تێدا بایە خەڵک لە دەورت کۆنە دەبوونەوە کەواتە بەڕێزان ئەوەی بانخوازە ئەوەی کاری داعوی دەکا بانخواز چییە بەڕێزان بانخواز ئەو کەسەیە کە ڕۆڵی هەیە لەبەر پەروەردەی یەک ئینساندا ئەوە داعیە ئەوە بانگەوازکارە ئەوە کەسێکە کە خەڵک بانگ دەکا بۆ ڕێگای دین ئێمە هەمومان داعین گوێتان لە منە و نێبرایانی خوشکان ئافەرین جا بەرپرسیارەتیشمان لەسەر شانە لە بەرامبەردا کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ كلكم راع وكلكم مسؤول عن رعيته لە قیامەتیشدا خوای پەروەردگار سبحانه وتعالى دەفەرمێ چی لە بەرامبەر مەسئولەکاندا وقفوهم إنهم مسؤولون باوکێک کە دەێنرێتە بەردەمی خوا سبحانه وتعالى دایکە بەڕێزەکان کورەمە شتێکی ئاسایی نییە دایکێکی تێ بەردەمی خوای پەروەردگار سبحانه وتعالى پێت دەفەرمێت خەریکی دەتبن بۆ بەهەشت فریشتەی تایبەت دەێنرێت دەفەرمێت ڕای بگرن ها جاری وا لە سەیتەرەیەک دەردەچی خێرا بە دوود دەکەون دەڵێ وەرە بۆ کوێ دەڕۆی کاکە تۆ دڵ کاکە تۆ نەت ئیزن نەدام نەخەیر وەرە وەگەڕێ لەوێژ ئاوات پێدەگوترێ وەقیفوهم إنهم مسؤولون بەتەمای بەهەشتی نەخیر وەرە دوایە تۆ بەرپرسیار بووی حەقی بەرپرسیارەتیەکەت نەدا بەخوا ئەرکمان زۆر قورسە بەڕێزان بۆیە هیجرەتی مەککە زۆر گرنگە کە ئێمە دایکان و باوکان لە ژیانی خۆماندا بیکەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چی کرد بەڕێزان پەروەردە لە مەککەدا چی کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم منداڵەکان لەگەڵم بڵێنەوە پێغەمبەری خوا لە مەککە چی کرد پەروەردە ئافرین کەواتە ئێمە دەبێ پەروەردە بکرێین لەسەر پەروەردەیەک کە ڕیسالەتی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام باشە بۆیە بەڕێزان دایک و باوکەکان بەو قسەی منداڵەکانمان ئەرێکمان قورستر بوو سێ جار شایەدیان لەسەر دروست کردین پەروەردە کەواتە ئافرین دەست خۆش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی خوا پێی دەفەرمێ وإنك لعلى خلق عظیم دەی باشە بزانین دایک و باوکان ئێمە لەسەر خوڵقێکی پێغەمبەرین صلی الله عليه وسلم کە خوا وەسفی دەکات لەسەر بەرزترین خوڵق بووە اینجا لە ئیطاعەماندا بزانین ئیطاعەی ئەو پێغەمبەرە دەکەین صلی الله عليه وسلم کە خوا ئیطاعەی خۆی دەبەستێتەوە بە ئیطاعەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەطیعوا الله وأطيعوا الرسول فرماني خوا يعني فرمانداري خوا فرمانداري پیغمبر صلى الله عليه وسلم اگر ئێمە ئیتاعی پێغەمبەر بکەین کەواتە ئیتاعی خوامان کردووە سبحانه وتعالى اینجا لە دعوەدا بەڕێزان با لە ماڵ و منداڵمان وەڕز نەبین خوای گەورە فرمان دەکات لە مەککەدا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ وأنذر
عشيرتك الأقربين أي پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە سوکارەکەت ماڵ و منداڵەکانت داعوە بکە کەواتە تخوا دایکی بەڕێزم خوشکی بەڕێزم ئەوەی کە ئاەتێکی قورئان دەزانی باوکە بەڕێزەکان ئەوەی کە شتێک لە شەرع شارەزان کورە واز لە منداڵەکان مێنن ئێستا هەندێک زانیاریتان پێ دەدەم کە بەڕاستی زۆر سامناک و ترسناکە لەسەر ماڵ و منداڵەکانمان هەموو ناوچەکانی کوردستانەکە ئێمەی کردوتەوە و نەبێ هەر ناوچەیەک مەحروم بێ و ناوچەیەک هایلایف بۆی بژیان ناشیوان نییە هەموو گوندێکی کوردستان ئەو محارەبە ئیلحادیە فکریە فەسادی لەسەرە نەکە شارەکان بۆیە دەیە بەڕاستی وریابین بۆ بە ئاگابین اینجا بەڕاستی کە ئەمانەمان گرتە بەر داوای سەرکەوتن با بکەین لە خوا ئێستا ئەمە دەستی خاڵیمان هەیە باشە بۆ خوا ئاینەکەی سەرناخە بۆ خوا قورئان ناکاتە حاکم ئەی ئاخر ئێمە هیچمان لە باراندانیە بەڕێزان چۆن خوا قورئانێک دەکاتە حاکم کە بۆ بەرزترین مرۆڤ هاتۆتە سەر زەوی کە پێغەمبەرە صلی الله علیه وسلم کە پێغەمبەرە ئێمە ئەهلی ئەوە نین کە خوا ئەم قورئانە عەزیمە بخاتەوە سەرشانی ئێمە بۆ ئەوی لە ناو کۆمەڵگەدا پیادەیکەین هەردە ڕۆژان بکەوێتە بەردەسمان لەوانەیە خەرایکەین لە باتی چاکی بکەین بۆیە پێویستە ئامادە بین بۆی قورئان هەڵدەینە سەر شانمان بەڕێزان ئەگەر ئەمەمان کێرەوەی مەکە فإذا عزمت فتوكل على الله دەی بە عەزم جەزم بکەین اینجا پشت بەخوا ببەستین دڵنیابن ئەلا ئین نەصر الله قەریب سەرکەوتنی خوا زۆر نزیکە زۆر نزیکە خوا موسڵمانان بکاتەوە حاکم کاتێک کە ئامادە بن خزمەتی بەشەریەت بکەن نەک ببنە بار بەسەر کۆمەڵگاوە خوا کاتێک قورئان دەکاتە حاکم کە شایەنداریەتیمان تێدا بێ ببینە براگەورەی خەڵک بۆیە خوا دایکان و باوکان دیسان دێڵێمەوە ئاگامان لەونەوە بێ کە خەریکە لە بین دەچێت ئیسلام ئاینێکی تەواو متەکاملە شاملە کەم و کوڕی تێدا نیە بەڕێزان ئیسلام خۆی لە خۆیدا مجەدیدە نوێکەرەوەیە و هەروەها شیکەرەوەی ئاینەکانە یعنی ئاینەکانی لەناو خۆیدا قاڵ کردوتەوە هیچ ئاینێکی سەماوی نەماوەتەوە شایانی پشت بێبەستن بێت ئللا ئەوە نەبێ کە ئیسلامە اليوم گوێتان لەمە بێ بەڕێزان اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا تەنها خوا ڕازیە ئیسلام ببێتە ئاینمان إن الدين عند الله الإسلام وما اختلف الذين هەتا کۆتایی ئاەتەکە غەیری ئیسلام هیچ شتێکی تر دین نییە بەڕێزان ئەوەی دی هەموو ئیلغا بوونەوە هەموو شی بوونەوە اینجا ئیسلام کۆکەرەوەی پەیامی پێغەمبەرانە بەڕێزان ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل ئیمامی ئەحمەد هێناوێتی لە حەدیثێکی ئیمام ئەحمەد هاتووە دەفەرمێت 124,000 پێغەمبەر بۆ بەشەریەت هاتووە ئیسلام کۆکەرەوە و جامعی هەموو ئاین ئاسمانیکانە و ڕیسالەت و خاوەنداریەتی هەموو پەیامی پێغەمبەرانە سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێت لەبەرەوە ئاگادار بن لە هیجرەت چۆن تێدەگەین و چۆن خۆمان جەمع دەکەین لەناو ئەم ئیسلامە بەڕێزەدا ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم شایەدی دەرە بەسەر هەموو میلەتانەوە بەسەر ئێمەوە بەڕێزان پێغەمبەر صلی الله علیه وسلم بەسەر ئێمەوە شایەدە و ئێمە شایەدین بەسەر هەموو ئومەتانی سەرزەویەوە لە ڕۆژی قیامەتدا یعنی بۆیە ئێمە حوجەین لەسەر خەڵک ئاگادار بن بەڕێزان با ئیسلام بکەینەوە حوجە لەسەر ئاینی خەڵک ئەمڕۆ لە ئەوروپا خەڵک موسڵمان دەبێ لە ڕۆژاوا خەڵک دێتە ناو ئیسلامەوە زاناکان دەبن بە موسڵمان ئەوەی کە لە ژیان دەزانێت دەبێتە موسڵمان نەگۆکو ئێمە جاهیلەکان ڕوو لە دنیاکی تر دەکەین دنیای جەهالەت و عەرەقخۆری و شەرابخۆری و ئیلی ئاخیر دەکەین اینجا خۆشتان دەزانن خوای گەورە ناوین مسلمان هو سماكم المسلمين من قبل وفي هذا ئێمە یەک ناومان هەیە هەمومان لەم سەرەوە هەتا ئەم سەر یەک ناومان هەیە کە مسلمانین جوانترین ناو لە ئێمە رابن ناوی ئیسلام مسلمانێتیە شانازی پێوە بکەن ئیفتیخاری پێوە بکەن بەڕاستی عیبە لەسەر زمانی مسلمانێک لەنگە هەبێ کاتێک کە دەڵێ مسلمانم پێی عیبێ بڵێ مسلمانم هیچ ئینسانێک لەسەر زەوی بەقەد مسلمان گەورە و جوان و خاوێن نییە ئێمە هەڵبژێردراوین ئێمە لەبەرەوەی مسلمانین هەڵبژێردراوین نابێ ئینسان ئیفتیخار نەکا بە مسلمانێتی خۆیەوە هیجرەت بەرەو شاری مەدینە بەڕێزان بۆچی کۆچ بەرەو شاری مەدینە طبعا کۆچ هیجرەت تازەترین ڕوبەڕووبوونەوە بوو بۆ ئەو دەسەڵاتدارە ستەمکارانەی کە خەڵکیان دەکردە کۆیلە و دەیان چەوسانەوە بەڕێزان یعنی ئێستا
هەتا پێغەمبەر دێ صلی الله علیه وسلم زۆربەی خەڵکی لە ژێر دەستی دەسەڵاتدارەکاندا دەسێوسێنرانە و دەکرانە کۆیلە، بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم سیستەمی پێغەمبەرانی تەواو کرد سەلات و سەلامی خۆیان لەسەر بێ کە بەشێکی زۆر لە پێغەمبەران هیجرەتیان کردبوو، وەکو هیجرەتی نوح، ئیبراهیم، یوسف و کۆمەڵێک لە پێغەمبەران هیجرەتیان کرد وەکو هیجرەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەم هیجرەتە لە پێناو چیدا بوو بەڕێزان؟ لە پێناوی ئەوەدا بوو کە ئازادی بۆ بەشەریەت دابین بکەن، لە پێناو ئەوەدا بوو کە من هێزم نییە بەڵام هیجرەت دەکەم بۆ گەڕانەوەی هێز بۆ بەشەریەت، بۆی نەبینە کۆیلا، بۆی نەچەوسێنرێنەوە، بۆی حەق و مافەکانمان زەود نەکرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیجرەتی کرد لە مەککەی وڵاتی خۆیەوە بۆ مەدینەیە کە لە دواییدا بە عیززەتەوە هەموو وڵاتەکەی کەوتە ژێر دەست و بوو بە خاوەنی دەوڵەتێک کە ناورا بە دەوڵەتی مەدینە و دواییش ئینتیشاری کرد بۆ هەموو جیهان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بە پلان ئیشی کردووە بەڕێزان، پلانی هەبووە، ئامادەسازی هەبووە، لە خۆڕا ئیشی نەکردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئێستا ئەم پەروەردەیە پلانسازی و ئامادەکردنی نەوەیە کە بۆ ئەوەی شوێنی پێغەمبەر بکەوێتەوە صلی الله علیه وسلم. هەر خوشکانی بەڕێزم، دایکانی بەڕێز، باوکانی بەڕێز، ئەگەر ئەو منداڵانە لێرە نەبن ئێستا لە شوێن خەریکی پۆبجین، خەریکی نێرگەلەخانەکانن، کافتریاکانن، لە شوێنێکی تر دەکەونەوە، دەبێت دەستی ئەو مامۆستایانە ماچ بکەین کە ئامادەییان هەیە ئاەتێکی قورئان بە منداڵەکانی ئێمە بڵێن، مەمنونیان بین لەسەر ئەرکی خۆیان، لەسەر گیرفانی خۆیان، لەسەر قووەت و مافی خاوخێزانی خۆیان ئامادەییان هەیە پەروەردەی منداڵەکەی تۆ بکەن. من لە ئێوە دەپرسم کاممان ئەوەندە بوارەمان ماوە، مەجالەمان ماوە کە لە ماڵەوە بۆ منداڵەکەمان دای بنین نیو سەعات لە خزمەتی دابین پەروەردەی بکەین. ئەوان ئامادەییان هەیە بە درێژایی وەرزێک یان بە درێژایی ساڵ لە خزمەتی منداڵەکانمان دابن. بەڕاستی حەقی ئەوەیان هەیە سوپاسیان بکەین، حەقی ئەوان هەیە بەڕاستی خەڵاتیان بکەین و ئیفتیخاریان پێوە بکەین. خاڵێکی تر بەڕێزان، لە کاتێکدا دڕندەی نەیارەکان لە لووتکەدایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نەرمونیاری لەناو دڵیدا لە عینی لووتکەدایە، یعنی ئەو پەڕی دوژمنکاری دوژمنەکانی، بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو پەڕی مروونەت و نەرمونیانی. بۆیە گوتراوە ئین الله ئیذا ئەحەبە عەبدەا ڕزقەهو به لەین القەلب، کاتێک خوای گەورە ڕزقێک بە کەسێک بدا دڵی نەرم دەکا، دڵی ئاسوودە دەکا، نەرم دەکا. ئەمە یەکێکە لە ڕزقەکان. ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك، منەتی دەکا خوای گەورە منەت بەسەر پێغەمبەردا دەکا صلی الله علیه وسلم. ئەی محەممەد صلی الله علیه وسلم. خوا دایکانی بەڕێز، بەشێک لە کێشە خێزانیەکان ئەنانیەتی چییە؟ دایکانە لە بەرامبەر باوکەکاندا، دڵیان نەرم نییە، وەکو ژن ڕەفتار ناکەن، حورمەتم هەیە بۆ بەڕێستان. بەڵام بەشێک لە کێشە خێزانیەکان ئەوەیە کە لەیینی قەلبمان نییە، دڵمان نەرم نییە بەرامبەر یەکتری، وە پیاوەکانیش بە هەماچێوە. بۆیە مڕونەتی قەلبی زۆر گرنگە. خوا منەت دەکا بەسەر پێغەمبەردا صلی الله علیه وسلم، دەفەرمێ ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك، ئەگەر دڵت نەرم نەبایە خەڵک لە دەورت کۆ نەدەبوونەوە. بۆیە با دڵمان نەرم کەین بۆی ئەو مجتەمەعە لە دەورمان کۆبێتەوە بەڕێزان. چەند خاڵێکی گرنگ بەڕێزان، گەنجەکانمان ڕۆڵیان چی بوو لە هیجرەتی پێغەمبەردا صلی الله علیه وسلم؟ ئێمە ئەوا بکەینەوە. هەر بە خێرایی بەسەریدا گوزەر دەکەم بۆی زۆر ماندوو نەبن. یەکەم شەجاعەت و قوربانیدان. بەڕێزان قوربانیدان زۆر گرنگە کە منداڵ لەسەر قوربانیدان فێر بکەین، یعنی ژیانی قوربانیدان لە ناو ناخی منداڵەکانماندا بچێنین. سەعیدی کوڕی موسەیب دەڵێ کاتێک کە سوهەیب کۆچی دەکرد، دژمنەکان هاتنە سەر ڕێگای، گوتیان شەڕ لەگەڵ دەکەی نایەڵین بچی بۆ مەدینە. ئەویش گوتی ئەگەر بە شمشێر ڕوبەڕوون ببنەوە پێم ناوێرن، بەڵام وازم لێ بێنن من ماڵ و سامانێکی زۆرم لای فلان و فلان و فلان هەیە، بڕۆن هەموو بۆ خۆتان بێ لێم گەڕێن با بۆ خۆم بڕۆم بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. هەموو ئەوەی کە هەیبوو لە سامانەکەی بەجێی هێش بۆ نەیارەکانی تەنها لە پێناو گەیشتن بە پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم. ئێمە چیمان کردووە بۆی بە پێغەمبەر بگەین صلی الله علیه وسلم؟ کوا شەجاعەتمان، کوا قوربانیدانمان، کوا مڕونەتمان بۆی بگەین بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. خاڵێکی تر بەڕێزان ڕازگۆیی، صدق. بەڕاستی پێویستە لەسەرمان سەداقەت بکەین لە ناخمانەوە. ئەبوو بەکری سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ چەند ڕازگۆ بوو بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. کاتێک کە دەچێتە ناو ئەشکەوتی ثەورەوە هەموو کوونەکان دەگرێ، تەنها پارچە پەڕۆیەکی پێ نامێنێ
کە یەک لە کوونە گەورەکان بگرێت بۆیە پەنجە گەورەکەی لە بەردەمی دەرگای یەک لەو کوونانە دادەنێت مارێکی تێدا دەیگەزێت کە لە سیرەدا هاتووە. ئەم قوربانیدانەی ئەبوو بەکر فرمێچێک لە چاوەکانی دێنێ و دەکەوێتە سەر کوڵمەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەری خوا سەڵ بەو فرمێچکانە بەخەبەر دێت. ئەم سەداقەتیە لە قوربانیدان بۆ هاوڕێتی پێویستە دروستی بکەینەوە بەڕێزان کە ئێمە بەداخەوە نیمانە. دەستپاکی بەڕاستی یەکێکی تر لە کێشەکان کە ئەمڕۆ منداڵەکانمان خەریکە لە ڕستی ئەمانەت پارێزی نەماوە، جێی سیخە نەماون بۆ لەبەروی وازمان بەڕاستی لە ئامادەکردنی ئەو گەنجانە هێناوە بەڕێزان. بوێری ینی تەنانەت پێغەمبەری خوا سەڵ سەلەم عەلی کوڕی ئەبی تاڵیب لە شوێنی خۆی دادەنێ بۆی ئەمانەتەکان داتەوە چێ دوژمنەکانی خۆی. سبحان الله لەو قوربانیدانەی لەو ڕازگۆیەتیەی لەو دەستپاکیی لەو ئەمانەت پارێزیەی ئەو دوژمنی دەیە بیکوژن بەڵام دەڵێ عەلی تۆ ببە قوربانی لە شوێنەکەی مندا بخەوە بەڵام با ئەمانەتەکان بدرێنەوە خاوەنەکانیان. ئێستا قسەیەک هەیە دەڵێ خەڵکێک گەنجانێک پرسیار دەکەن زۆر جار دەڵێن ماوەسا ئەگەر خەڵکێک لە ئەوروپا بوو ئایا مافی ئەومان هەیە دزی بکەین یان ماڵی ئەوروپیەکان بخۆینەوەوانە بێگومان نەخێ مافی تۆ نییە ماڵی هیچ کەسێک بخۆی وەکو پێغەمبەر سەڵ سەلەم پاراستی و مافی کافرەکانی قوڕەیشیشی پاراست. اینجا بوێری و گیانفیدایی بەڕێزان کە بەداخەوە ئەم بوێریەمان نەماوە گیانفیداییمان هەر نەماوە کە ئەمە پێویستە ئێمە جێبەجێ بکەین. پلان تەخطیط کە بەڕاستی پێویستە لەسەرمان بە مانای کەلیمە لە ئیشکارەکانی ژیانماندا تەخطیطمان هەبێ پلانمان هەبێ. خاڵێکی تر هیوا و ئەمەل بەداخەوە یەکێکی تر لەو بێئەمەلیانەی کە ئێستا لەناو گەنجەکان ئەو هەموو کەئابەیە ئەو هەموو قەلەقیە ئەو هەموو دڵەڕاوکەیە کە لەناو تاکی موسڵمان دەبین هۆکارەکەی چییە؟ دوورکەوتونێەوە لە ئەمەل و هیواکان بەخوا پشمان لەخوا کردووە سوبحانەهو وتەعالە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەو پەڕی ئەزیەت و ئازاردا بوو کاتێ سەحابیەکان داهاتن ئەی پێغەمبەری خوا کەی سەردەکەوین پێغەمبەری خوا سەڵ سەلەم دەیفەرموو وەڵڵاهی ئەی هاوڕێکانم ئەی سەحابیەکان کە ئەم ئیسلامە سەردەکەوێت بە جۆرێک کەوا کەسێک لە سەنعای یەمەنەوە دێت هەتا حەضرمەوت یەک کەس پێی ناڵێت تۆ بۆ کوێ دەچی ئیلا مەگەم گورگ لە مەڕەکەی سڵ بکاتەوە یان حاڵەتێک لەم بابەتە هیچ کەسێک لی ناپرسێت تۆ بۆ کوێ دەچی کە بە فعلیش ئیسلام هات وای لێ کرد و ئەمە هاتە دی. اینجا خاڵێکی تر بەڕێزان پیاوەتی شەهامەت کە بەداخەوە ئێستا ئەو شەهامەتە لەناو گەنجەکانمان تا ڕادەیە کەم بۆتەوە یعنی حورمەت کەسایەتی تەنان حورمەتی مامۆستا نەماوە حورمەتی کەسایەتیەکان کەم بۆتەوە. خاڵێکی زۆر گرنگ پێشەنگایەتی قودوە بەڕاستی ئێستا لەوانەیە لەناو ئەو منداڵانەی ئێوەدا بەڕێزان لەوانەیە 100 منداڵی زیرەکە بێت ئەگەر 280 منداڵ بێت 100 منداڵی زیرەکە بێت بەس هیچمان نەکردوونە کاریزمە لە کۆمەڵگەدا نەمان کردوونە کاریزمە بۆ چونکە ئیهتیمامیان پێ نادەین. بەڵام لە سین هەر بۆ معلوماتان بەڕێزان دایکان و باوکان ئەو هەموو لەعابەیە بۆ منداڵەکانمان دەکرین لە بازاڕەکان دەزان چێ ئەو یاریانە دروست دەکا هەموو ئەوانەی کە منداڵی سینن تەمەنیان لە 16 ساڵ کەمترە هەموو منداڵان ئەو هەموو لەعابەی وهەیە یاری وهەیە تۆ دووەرەخەی پێ دەدەی بۆ منداڵەکەت بەس منداڵێکی سینی دروستی دەکا کە تەمەنی نەگەشتۆتە 16 ساڵ کەچی ئێمە منداڵەکانمان هیچ ئیهتیمامێکمان بۆیان نییە و نایانکەینە قودوە. بە خێرایی بەسەریدا دەگوزەرم پێدەچێ منداڵەکان بێتاقەت بووبن. پێغەمبەری خوا سەڵ سەلەم چی لە دەور کۆبووە سەیکەن بەڕێزان بە تەمەنترین کەسەکانی دەوری پێغەمبەری خوا سەڵ سەلەم ئەبوو بەکر 36 ساڵ بوو تەمەنی ئەو عومەرەی کە باس دەکرێت بە عومەری فاڕۆق 26 ساڵ بوو ئەو عوسمانی کە باسی دەکەین 34 ساڵ بوو ئەو عەبدوڕەحمانی کوڕی عەوفەی کە باسی دەکەین 30 ساڵ بوو ئەو عەلی کوڕی ئەبی تاڵیبەی باسی دەکەین 10 ساڵ بوو ئەو خالیدی کوڕی وەلیدەی کە باسی دەکەین کە چۆن بووە بۆ زانیاریتان خالیدی کوڕی وەلید لە تەمەنیدا لە 100 جیهاددا برا گەورە بووە 100 جیهاد خوا ئاگاتان لەم قسەیە بێ 100 جیهاد سەرۆکی سوپا بووە دەفەرمێ وەڵڵاهی لە یەک دانە جیهاددا شکستی نێناوە کە تا ئێستا عسکەریەکانی ئەم زەمانەی خۆشمان سەریان سوڕماوە باشە بۆ خالید لە 100 جیهاددا قیادە بووە بەڵام توانیوێتی لە هەر 100یاندا سەرکەوتون بەدەست بێنێت و نەشکا بێت. تەنانەت ئەمریکا بەحس بخوێنێتەوە ئەمریکا دیراسی کردووە ئەڵمانیا دیراسی کردووە بەریتانیا دیراسی کردووە باشە بۆ خالیدی کوڕی وەلید لە یەک جەنگیان تێک نەشکاوە کەچی ئێمە لەوانەیە قومارمان پێ بێ خالید چێیە وەکو موسڵمانێ
بۆیە بەڕێزان خێرا وێنەیەکتان پێشان دەدەم بۆی وەرز نەبن زیاتر. وێنەکە ئەوەیە، وێنەی یەکەم 10 ساڵە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر کردووە. دەی مامۆستایانی حیکمە ئاگاتان لێبێ. وێنەی یەکەمی پەروەردە دایکانی بەڕێز باوکان ئاگاتان لێبێ، منداڵ لە 10 ساڵیەوە پێویستە کاری لەسەر بکرێ. 2 وێنەی دووەم 18 ساڵیە، تەمەنی خەریکە باڵغبوون و گەنجێتیە شەبابیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر بە تایبەتیشی لەسەر کردووە. وێنەی سێیەم تەمەنی 26 ساڵیە. وێنەی چوارەم تەمەنی 30 ساڵیە. وێنەی پێنجەم تەمەنی 36 ساڵیە. وێنەی شەشەم تەمەنی 40 ساڵیە. دەزانن بەڕێزان ئەوە پێمان دەڵێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەنها لەسەر منداڵ و گەنج ئیشی کردووە. ئەدی ئیسلام بۆچی هاتۆ دوایی؟ ئیسلام براکانە بزانم ئاین لەسەر شانی گەنجەکانمان دێ، بەڵام پیرەکانمان دەحەسێنێتەوە، بە تەمەنەکانمان دەحەسێنێتەوە، گەنجەکانمان دەبێ هەڵی بگرن، بەس پیرەکانمان دەحەسێنێتەوە. ئێستا علمانیەتی عالەمی، عەولەمەی عالەمی چییە ناو بۆمان؟ باوک و دایکی لێ کردووە، کوڕ و دایکی لێ کردووە، کوڕ و باوکی لێ کردووە. حورمەتی بۆ چیە شەتۆ بەڕێزان؟ بەڵام ئیسلام بە پێچەوانەی ئەمەوە ژیان بە ئینسانیەت دەبەخشێت. ئەمڕۆ مزگەوتەکانمان چۆلن بۆ؟ چونکە مام حاجێک لە ناو مزگەوتەکەدا یەک زلەیەک لە پشتی منداڵەکە دەدا، چونکە تۆزێک نەیزانیوە دەستێش هەڵبگرێت. بەس دەزانن ئەو زلەی لەو منداڵە دەیدەی دەڕواتە کافتریایەک و نێرگە لە خانەیەک و دوکانێکی شەرابخۆری. من لە دەورەیەکدا مامۆستایەکم لە سلێمانی لەو ڕۆژانەدا لە خزمەتی بووین، دەیگوت یەک لە هاوڕێکانم زیاتر لە 15-16 ساڵە مزگەوت نابینێ، نەچۆتەوە مزگەوت. کاتی خۆی مجێوری مزگەوتەکە زلەیەکی لێداوە، لەو ڕۆژەوە وازی لە مزگەوت هێناوە. دەی وەڵا بەڕێزان ئێستا ناوچەی هێڵی سوور دوو ناوچەن لە کوردستاندا کە ناسراون بە تلیاخۆری. دایکانی بەڕێز خواگاتان لێبێ وەرز مەبن، باوکانی بەڕێز دوو ناوچەی خەتەرناکەن لە کوردستاندا ناسراون بە هێڵی سوور. دەڤەری ڕاپەڕین و بشدەر لەگەڵ دەفەری سۆران و حاجی ئۆمرانەوە مەنتیقەیە بە هێڵی سوور ناسراون کە بە هەزاران گەنجمان معتاد بوو. ئاگادار بن بەڕێزان، من بەس داتایەکم لایە دەڤەری ڕاپەڕین لە سەروی 3000 کەس معتادە ئێستا. 3000 کەس. چێن ئەم منداڵانە؟ کوڕی من و تۆن. بەڕێزان کارەساتێکی زۆر گەورەیە. ئەو منداڵەی تۆ نایێنی بۆ مزگەوت لە کافتریاکان خۆ دەبینێتەوە. لە دەڤەری ڕاپەڕین زیاتر لە 800 دانە دوکانی نێرگە لە خواردن مۆڵەتی ڕسمی هەیە. ئەی لێرە لە ڕاستی داگام لێرە نییە، بەڵام بێگومان بە سەدان دوکانی نێرگە لە خواردن لە مەنتیقەیەش مۆڵەتی فەرمی هەیە. بەڕێزان ئەمانە هەر ئەو شەکرەی کە دەیخۆن مامۆستایانی بەڕێز، شەکرێک دادەنرێ بۆ منداڵەکەی من کوڕەکەی من کە دەچێتە دوکانێکی نێرگە لە خواردن کافتریایەک، شەکرێکی بۆ دادەنێن، ئەوە تەپڵەکە شەکرە باشە. کاتێک شەکرەکە لە دەمی داوێت زۆر بەخۆشی دەیخوا. وەڵڵاهی توێژەرێک بۆی گێڕاینەوە گوتی گەنجێکمان بینیوە بە 1 کڵۆ شەکر 17 چای خواردۆتەوە. 17 چا. دەزانن یعنی چی؟ یعنی ئەوە معتاد بۆ تەواو. ئەو شەکرەی کە دەیخوا شەکری ئاسایی نییە بەڕێزان، ئەمە هەموو کریستاڵە، مادەی لە بەینبەر و سەرەتانیە، کوژەریە، تلیاکە، قەتات و هیرۆینە. منداڵەکەت لە بین دەچێ بەڕێزەکەم. ئەم بابەتە بابەتێکی گرنگە، بۆیە پێم خۆش و بەڕاستی لە محاضرە لەو هیجرەتەدا باسی بکەم. قسەی کۆتاییم بەڕێزان لە خزمەتاندا گەنجانمان چیان لە ئێمە دەوێت؟ ئایا ئێمە چمان لە گەنجان دەوێت؟ هاسەی بکەن. ئەمڕۆ گەنجانمان ئاوایان لێ دەکرێت. نێرگە لەو کافتریا ئەوە دەرگایان بۆ کراوەتەوە. بار و دیسکۆکان شوێنی ڕابواردنەکان حاشاکۆم ئەوە دەرگایان بۆ کراوەتەوە. تلیاک و حەشیش و هیرۆین و قەتات و کریستاڵ و چی ئەمە دەرگایان بۆ کراوەتەوە. خۆمارخانە و درۆکردن ئەوە دەرگایان بۆ کراوەتەوە. پۆبجی و کات بە فیڕۆدان و ئەو هەموو فەیسبووکە ڕەهایە، ئەو هەموو هێڵی ئەنتەرنێتە بێ بەندوبارە کە بە پارەی خۆمان منداڵەکانمان فەساد دەکەین. وایەیان نا بەڕێزان، اینجا بێئەزموونی و ترسنۆکی ئێمە لە پەروەردەدا وازمان لە منداڵمان هێنا. ترسنۆک بووین ئێستا، ناتوانین پەروەردە بکەین. منداڵ خۆ دەکوژم ئەگەر پیاو نەبی دەڕۆم بۆ ئەوروپا. پەیوەندیمان لەدەستدا، یەکترمان لەدەستدا بەڕێزان. اینجا نەخوێندەواری و دوورکەوتنەوە لە عیلم بۆ زانیاریتان هەر یونسکۆ لە ساڵی 2017
تا ساڵی 2019 باز لەوە دەکات زیاتر لە 60,000 منداڵی کورد لە کوردستان وازی لە خوێندن هێناوە. بەس لە محافەزەی سلێمانی لە ماوەی 1 ساڵدا زیاتر لە 15,000 منداڵ وازی لە خوێندن هێناوە. دەزانن یعنی چی ئەمە؟ دەزانن زیاتر لە 10,000 مامۆستا وازی لەوانە وتنەوە هێناوە لە دیراساتدا لە مەکتەب لە پەروەردەدا. بەڕێزان ئەم پرۆسەیە قورسە گەر نەمازاکن کە سەرمێشاندە بن، بەڵام بابەتەکە گرنگە، پێم خۆشە بیگێنن. بەڕێزان دەزانن لە بواری پەروەردەیدا بە سەدان مەکتەبمان پێویستە بەس ئاوری لێ نادرێتەوە. دەزانن ئێستا زیاتر لە 360 مەکتەب WC مامۆستای نییە. مامۆستا WC نییە بچێ سەر ئاوێکی لێ بکە حاشاکۆ. دەزانن زیاتر لە 159 قوتابخانە WC منداڵی نییە بچێ سەر ئاوی لێ بکە، لەسەر ڕووبار و جۆگاکاندا سەر ئاو دەکە. دەزانن 1,634,000 تەڵەبەمان هەیە، بەڵام بێکەسترین تەڵەبەکانی سەر ئەم زەویەن. ئەمە هۆکارەکەی چێ بەڕێزان؟ هۆکارەکەی ئەوەی ئێمەش بەڕاستی پشمان لە پەروەردە کردووە، پشمان لە ئەزموونی منداڵەکانمان کردووە و بێباکین لە بەرامبەر پەروەردە و پێگەیاندنی منداڵەکانمان. کۆتا قسەم بەڕێزان، ئیسلام چی دەوێت؟ ئیسلام دەوێت چمان پێ ببەخشێت منداڵەکان؟ بەهەشت. ئیسلام دەوێت چمان پێ ببەخشێت؟ بەهەشت. بەڵام کوفر و جەهالەت دەوێت چمان پێ ببەخشێت؟ جەهەنەم. چی؟ من لەیەوە دەپرسم، ئایا بەهەشت خۆشترە یان جەهەنەم؟ دەیکەوا بێ بۆ شەڕی بەهەشت نەکەین. ئایا دەمانەیە بچینە بەهەشت؟ دەمانەوێ لەگەڵ پێغەمبەر دابین صلی الله عليه وسلم؟ دەی بەخوا دەبێت لە خزمەتی پەیامی پێغەمبەر دابین، دەنا ناچین لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. دەی بەخوا دەبێت لە خزمەتی قورئانەکەی پێغەمبەر دابین صلی الله عليه وسلم، دەنا وەڵڵاهی ناچینە دیداری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. جا لە کۆتاییدا دەستی نزا بەرز دەکەمەوە بۆ خوا و دەڵێم خوایە بەناوە جوانەکانت ئەو قسانەی من بۆ عەرزیات و نمایشکاری نەبێ خوایە لێم وەربگرە. یا ربی خوایە بچێتە دڵی ئەو بەشدار بۆ بەڕێزانەوە و ببێتە هۆکارێک بۆ گەڕانەوە و پەروەردەکردنی منداڵەکانمان خوایە گیان. یا ربی خوایە بەناوە جوانەکانت ئەو منداڵانەی لێرە دانیشتون ببنە سمبولێکی گەورەی گەشانەوەی ئەو ئیسلامە یا رب العالمین. یا ربی خوایە ئەم دایکە بەڕێزانەمان کە دانیشتون، ئەو باوکە گەورانەمان کە لێرە دانیشتون، خوایە ببنە پێشەوایەکی ڕاستەقینە بۆ دروستکردنەوەی نەوەیەکی نوێ یا رب العالمین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، والسلام عليكم ورحمة الله وبركاته.